ڕۆژانێک ڕکابەری سەرەکی ئەردۆغان بوو، ئێستاش لە کونجی زیندانە. دەمیرتاش ئەو گەنجە سیاسیە کوردەی لە ماوەیەکی kemda بووە هاوسەرۆکی پارتی دیموکراتی گەلان و ڕکابەری ڕەجەب تەیب ئەردۆغانی سەرۆک کۆماری تورکیای دەکرد. Bunlar anlamıyorlar ama bu Kobani'nin düşmemesi lazım. دەمیرتاش ساڵی 2016 لالایەن حکوومەتی تورکیاوە دەستگیر کرا و تا ئێستاش لە زیندانە. ساڵی 2018 دادگای یەکێتی ئەوروپا بە فەرمی داوای لە تورکیا کرد کە ئازادی بکات، بەڵام ئازاد نەکرا. Konseya Avrupa biryareki giring da derheqê birêz Selahattin Demirtaş hevserokê Partiya Meyîberî bi rastî ev di derheqê Tirkiyeyê yek ji biryarên herî giran e ji ber ku dibêje ev biryar nehiqûqî siyasî ye. Wekî tê zanîn asas 2 sal berê ev biryar hatibû stendin, Tirkiye îtiraz kir û dawet çû oda mezin a daîra mezin a Konseya Avrupa a mehkemê ev ji bo hevalê menî dinî zindanê de dê siyasî zêdeyî 5000 hevalê me bi awakî keyfî bi siyasî neb hiqûqî îro di zindana de ne. کۆمسیۆنی باڵای دادگای مافی مرۆڤی ئەوروپا ڕایگەیاند دەمیرتاش کە بە تۆمەتی پەیوەندیدار بە تیرۆر زیندانی کراوە، ئازادی ڕادەربڕین و ئازادی و مافەکانی دیکەی پێشێل کراوە. کۆمیسیۆنەکە ڕاشی گەیاند دادگاکە گەیشتووەتە و ئەنجامەی کە ئەو هۆکارانی لەلایەن دەسەڵاتدارانی تورکیاوە خراوەتە ڕوو بۆ دەست بەسەرکردنی ناوبراو پێش دادگاییکردنی تەنها مەبەستێکی سیاسی بووە و کە ئەمەش کێشەیەکی سەرەکیە بۆ سەر دیموکراسی. دادگاه Avrupa Mafya Mirova ve Türkiye ve Cinani ve bizim yani ve biraz Demirtaş Bernada ve demiş evmeydi dest pekün evmeydi evçine evmeydi hal hene diyorlar Sirkus Grani der basme yani en davçı Türkiye şu Konsey Avrupa derken ve ne bavarek o Türkiye derketinden Konsey Avrupa'da berçar belki bu kazıcı ne kazıcı bir kekirici ne kekirici evi bir yer cibine o demek ki nezle biraz Demirtaş evi bir kişi azad yapar. پێشتریش ڕێکخراوی هیومن ڕایتس وۆچ جەختی لەوە کردەوە پێویستە حکوومەتی تورکیا بە زووی سەلاحەددین دەمیرتاش ئازاد بکات. ڕاشی گەیاندبوو سەلاحەددین دەمیرتاش و 8 ئەندامی دیکەی پارتی دیموکراتی گەلان لە پەرلەمان کاتێک بەر لە 4 ساڵ دەستگیر کران سەرەتای هێرشێکی بەردەوامی تورکیا بوو بۆ سەر پارتەکەیان و بەشێک بوو لە هەڵمەتی چاودێریکردن و دەستگیرکردن. بە پێی کاردانەوەکانیش حکوومەتی تورکیا پابەندی ئەو بڕیارەی دادگای مافی مرۆڤی ئەوروپا نابێت و لاگەری پابەند نەبوونیشی ئەندامێتی تورکیا هەڵدەپەسێرێت، چونکە ئەوە کۆتا بڕیار و مافی تانەدانیشی تێدا نەماوە. Avrupa İnsan Hakları Mahkemesi bizim mahkemelerimizin yerine geçecek şekilde karar veremez. Kerzan Ali, NRT, Bruxelles.